سلااو ڕێستان لەوێت هاوڕێیان چۆن بە هیوام تەندروست باش بن. هاوڕێیان لە دیسێمبەر کۆمەڵێک زانیاری گرنگ و سەرنجڕاکێش و غەمگینیاندا پێم بەڕاستی وێنەیەشکەی نوێی ئەو خەباتەی کە پێ لە شاخ کراوە لەلایەن قیادەی کۆمەڵەی ڕەنزەرانی کوردستان و قیادەی زۆرترین بانگەشەی و پێشکەوتوخوازی و دژایەتی کۆنەبەرزی دەکرد. ببینن چ بێڕەوشتێک بوونە. دیارە ئینسان ناتوانێت شەتب لە مێژووی جوانی کۆمەڵی ڕەنزەران و هەزاران تێکۆشەری بدا. پێشدانیشی زۆر گەورەیە، کۆمەڵە حرەکەیەکی زۆر شۆڕژێر گەنجانە، جەماوەرەکەی و ڕێخستنەکانی نمونەی کەسی قارەمان و تێکۆشەر بوون. بەس بەشی زۆری قیادەکان نمونەی قیادەی درۆزن و ساختەچی و شەهوەتباز و درۆزن لەگەر ئەو بیر و باوەڕە بوون. یەک و دوو نینە. ینی هاوڕێیان من دوای ئەو بابەتەی کە لەسەر تیرۆری مەحێدین ڕەحیم و بەدەستی پاراستن و مەسعود بارزانی فازڵ میرانی ئەوانە کۆمەڵێک کەس پەیوەندیان پێکرد وتیان نەک ئەوە بەڵکو و ئەوەش دوو برایت کەشی کوژرا. دیارە هەواڵ جوزەڵە هەمومان دەزانین لە نەوتەکان لە ململانی نێوانیەکێتی و ئێران و سک کوژرا و ئەوە لە تۆڵەی هەندێک ئەڵێن ئەو ئێچێتی کوشتیەوە و سک چوو تۆڵەی خۆی کردەوە و ئیتر کۆمەڵێک لەو کێشانەیە. بەڵام چیرۆکی کوشتنی براکەی نورەدین یعنی بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە لای من. نورەدینی برای گەنجێک دەبێت بەڵام بەر لەوەی بچمە سەر کوشتنی نورەدین من دەمەوێت هەر یەک سەرنجی کەش بدەم. هاوڕێ ئەمە شتانە باز دەکەم دەزانین تازە ڕۆی وەک وەست تەلەفۆنێکم لە مستەفا چاوەڕێش کردێت چۆن ئەو مەڵابەتتان بەبیراتەوە. ئەوە تاریخە دەبێت تۆمار بکرێت. دوو ئێمە ئەگەر ئەو مێژە کۆنە نێنە بەرسایی خۆمان قیادەی ئێستا ئەو قیادانەی کە باڵادەستن تێنەگەن کە ئەو ئەوەلوونەوەکانیان دەبتە شەرمەزاری و خۆیان بەردەوام دەبن. بۆیە دەبێ مێژووی هەر هەموو سەرکردەکانی کۆن هەڵبدرێتەوە، ڕحمیان پێ نەکرێت کە تاوانی و تێنەگەن مادام لە شاخ بوونە لە قۆناغێکی شۆڕژێڕی بوونەوە ئیتر تاوانەکانیان تەپس دەبێ یعنی قەپات دەبێ. نا دێینە سەری ئەوە تاریخە، بەڵام بە پێی لێکدانەوەی سەردەمی خۆی دەبی لێک بدرێتەوە. پەلامەندێشت بێ شەرەفیات و خەڵک بکوژی لە پێناوی خێزانەکەی جوانە. یعنی ئەوە زۆر بێ شەرەفیە، یعنی ئەوە الفوبایە، ئەوە نییە بڵێ. ئەوە خاڵی جەوهەری ئێمەیە کە ئەو کە ئەو ڤیدیۆی تۆمار دەکەن. ئەو سەرکردانە هەمویان بەوانەی ئێستاش بزان کە تاوان ئەو ڕۆ دەکەن خۆیان پێ ئەنترە و باڵا دەستە و وە دەزانین دنیا شەو ڕۆژەکە نەوەی نەوەکانیان شەرمەزار دەکەن. ئێمە بزانەوەی ئەو ڕۆ دەیکەن ئەوەی دوێنێ کردوتانە سبەی دێتەوە ڕێی خۆتان و ناوەکانتان و مێژووتان لەکەدار دەبێت و مێژوویەکی پڕلاقینتان دەبێت. ڕەنگی خەڵکی تێکۆشەر هەبوو بەڵام تاوانە. ینی مەسەڵەن ماندێلا بەنمونە گیڤارە هەرچێکی کردبی کە تاوانێکی کردبی دەدرێتە مەحکەمە. یعنی ئەوە نییە وەڵی کاکەم لە شاخ بۆ لە کوردستان تا ئێستا 31 ساڵە هەرچی دەیکەن لە شاخ بووە کۆنە پێشمەرگە بووە کوورە هەردوو چاوی دەرێ کە جەریمەی کرد دەبی بدرێتە دادگاوە نییە بڵێ وەڵی ئەوە کۆن زۆر ئەوە بووە دەبی لێ بدرێت. نا دادگا دەبی لە هەمووان بی. ئەگە دادگای ئەو ڕۆی ئەو قیادانەمان پێ ناکرد بەس خۆ پێمان دەکرێتن. هاوڕێیان ئێمە دادگای تاریخیان بکەین، ڕسویان بکەین لە ناو مێژوو کەوەیشی ئێمە لۆنەوەکانی داهاتوش بەجی بێلین کە ئەو قیادەیەی کە لە شاخ بووە چیان لە بەرامبەر یەک کردیە، چۆن تاوانیان بەرامبەر ئەو گوندانە کردیە، چۆن دەزرێژی سکسیان بەسەر ئەو ژنی جوان و زڵم و ستەمیان لەوانە کردیە بەقەت ئاغاکان. بۆیە لەو ڕوانگەوەمە باز دەکەین هەر هەمووان و من تحەدا دەکەم یەکێک خەبەری هەر حزب و ڕێکخراوەکی دابتە من ئەم باسم نەکرد بێت بەبێچنە. هاوڕێیان من تەلەفۆنێک لەگە مستەفا چاوەڕەش کرا کۆمەڵێک پرسیارم ئەو دەمی تازە ئەو لینکانم بۆ هاتبوو. بەڕاستی دوو برادەر
لێیان نردم لە گەرمەی خوێندنەوەی بووم تەلەفۆنەکە ئەم تەلەفۆنم پێشتر لۆ کردبوو ئەو دیار بوو کردیەوە نەیزانێ منم نەیزانێ منم بەس بەڕێزەوە قسەی کرد و قسەی خۆی کرد پێشم گوتوە قسەکە تەزی دەکرێت هاوڕێ من پرسیاریشم لێ کردەوە بەڵام ینی پێشمەگەیشی دێرین هەیە ماوەیەک پێشمەگەی دێرین ویا تەسلیم بەوە بەهەرحاڵ لە ئەڵمانیایە ئەڵێ مستەفا چاوڕەش لە هەشتاکان منی نارتۆ ژنەژی بگوژم گویا پیاوی ژنی مخابەرات و سەربەدایری ئەم بۆ دوای دەرکەوتی هەمووی درۆ بووە و چیرۆژی کوشتنەکەی زۆر مەساتە زۆر ئەمنی ئەزیەتدا ینی قەت لە بیرم ناچی بەخۆشی دەڵێت تا ئێستاکە شەوانە دێتەوە خەونم بە پێی قسەی خۆی کە ژنێک بووە و لە بەردەرگات چاوەڕێی کردیە و کە هاتە دەرێزانیتی دەیکوژیتن و هەر هاتیە و گریایە و ئەویش هەر ڕۆحمی پێ نەکردی و منداڵەشی لە باوەش بە کەتێر مەغزانەکەی خۆی لێ بەتاڵ کرد و خوێن بە فسقی کردیە بە دەم و چاوی مناڵە بچووکەکەی باوەشی کەتیە دەرێ دوای دوسێ ساڵ ئەجەزانیم ئەوە مۆزۆ هیچ ڕەبتی بە مخابرات نەبوو علاقەی لەگەر مستەفا چاوڕەش نەبووە ئەلەوە دەبی من پرسیارم لێ کردو ئەڵێ ڕازنیە ناوی ژنەکەم پێ بڵێ بە هیوام ئەو برادەرەی ئەڵمانیا مەلۆشی دەنێرم ئەو دەنگە ئەگەر بە خۆشی نەبوو با بێتە دەنگ ئەڕێیان ناکرێت تا سەر ئەتا دەمرن مەسە مستەفا چاوڕەش ئەو ڕۆ زیندیە دەبی ئەو ڕۆ ڕەخنەی لێ بژیرێ کە مرد دەڵێن درۆیە ئێستا من هەر قسەیەکە سەنەر شیوام کەم ڕەنگ خەڵکێک برێت لۆ وەختی خۆی نەتکرد ئێمە چ بکەم ئێستا خەبەر دەرایتە من هەندێک شتەیە ئافرین لە ئەو کەسێتە ئەوە شاهید حەیانەکان کەسانی تاوانبار تۆمەت لێکرا و باوا بڵین تۆمەتبار لە زیندون قسەیان لەسە بکەن پرسیاریان لێ بکەن بە ئەوانش ڕوونکردنەوە خۆیان بدەن کاکە خۆمەرز نییە قسانەی دەگاتە ئێمە یان یەکێک شتێک دەخوێنەوە سەد تا سەد ڕاستە دەبی هەموو کاتۆکو دادوەرجێ لە هەردوو لار ڕابژیرێتن من لەو ڕوانگە هەوڵمدایە هاوڕێیان کا کەریم عەبدوڵڵا مارف کەریم عەبدوڵڵا بە فۆنتی لاتینی بنووسین پێشمەگەیەکە ئەڵەیە لە 23 تەمووزی 21 بابەتە چی نووسی لە ئەکاونتەکەی خۆی لە فەیسبوک خۆی لە فەیسبوک ناوی کەریم عەبدوڵڵایە بەڵام پێشتر لە بنەوە دەنووسی کەریم عەبدوڵڵا مارف ئەوە ئەڵێ مستەفا چاوڕەش دووبارە دەکات سەرۆکی یەکەی بە لیوای هەفتای ئێستا کە ئەم دەبێ بڵێم هاوڕێیان ڕەنگی ئەو دێرەم نەگوت بێت ینی مستەفا چاوڕەش لەو ململانەیەوان لاهوری ئەو موقفەکی زۆر جوانی هەبووە دەبێ ئینسان ڕێز بگرێ ڕێز چی ینی موقفەکی جوانی لە خۆی تۆمارکردن نەبوویتە بەشێک لاپەڕێشی بووە پاڤل داوای هێزی لێکردی و گوتی لیوای هەفتای تەدەخولی ململانەیەکان نییە ئەوە لیوای هێزی پێشمەرگەی بۆ بەرامبەر دوژمن نەیکردێت شتێکی جوانە دەستی خۆش بیت وەک شێخ جەعفەر و وەکو ئاسۆ ئەڵمانی و ئەوانە ئەو دەورە خراپەی نەدیتیە بەڵام ئەمن حەقم نییە لەسەر ئەو موقفی ئەو باشە و بڕواژ ناکەم ئەو کەسانی ئەو زانیاریانیاندا بتە من لە پاڤێل نزیک بنەوەکو ئینتقامێک دەی بکەنەوە من لەو ڕوانگەم نییە لەو ڕوانگەمە با مستەفا چاوڕەش بۆ خۆی وەڵام بداتەوە تاش بە خۆی لە زیندیە ئەو کا کەریم عەبدوڵڵایە کە وەکو پێشمەرگەیەک خۆی دەناسێنی لە 23 تەمووز لە ئەکاونتەکەی خۆی دەڵێ بە بڕیاری مستەفا چاوڕەش کابرایەکی کاسبکار کە کێشەیەکی کۆمەڵایەتی خێزانی خۆی لەگەڵی هەبووە دوو پێشمەگە دەنێرتەوە سلێمانی کە کاری ئەمباڵی دەکاتن ئەسپێکی هەیە وێنەکەی هەیە ئەسپێکی هەیە کاری نەوتفرۆشی دەکاتن ئەوەتە بە ئەوە بێن ناوی مام سەعیدە مام سەعید سێ مناڵی لە ملە ئەوە ئەسپ و ئاوەکەیەتی بۆ ئەوەی ئەوە بی ئەلێ دوو پێشمەگەی نارتۆ گوتی بڕۆن ئەوە خائینە و زۆر خەتەرە وایە و خۆی لەو دیکۆرە پیشانداگەنە کەسێکی خەتەرە لە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد وەڵا دوو پێشمەگەی نەکبەتیش چوونە دایتانە بەرفی شەش و سێ منداڵەکەشەوە بۆ کێشەیەکی کۆمەڵایەتی خۆی هەیە وەک دەڵێن من بۆ خۆتان گوێ لە دەنگتەی مستەفا چاوڕەش ڕابگرن دوای ئەوە بی هاوڕێیان بەڵام ئەوی لای من جێگای سەیرە خاڵش کێیە نورەدینۆکو گوتم برای محەیدین ڕەحیم و هەواڵ جوجەڵەی پێدەگۆترێ تاوان هەواڵ جوجەڵەژەکو گوتمان حسک بوو لەگە ئێران پەیوەندی هەبوو یەکێتی ناو سلێمانی کوشتی و دوای ئەوەیەکێ حسک لە تۆڵەی هەندێک چونکە ئەو کەسەیان کوشتەوە کە هەواڵ جوجەڵەی کوشت بوو ئەڵێ ناترافیان پێکردی و لۆیان نارتەوە بەڵام ینی من وێنەی ئەو پێشمەرگێش لامە
هەرچەندە هەوڵ دەدەم بیخەمە ناو ئەو ڤیددیۆش ئێستا کە تۆماری دەکەم بیخەمە ناو ئەو ڤیددیۆش ڕاوەستم ئەوەتە نورەدین پێشمەرگەیەک ئەوەش گۆڕەکەی گۆڕەکەی موالیت